بەناوی خی گەورە و میرەبان خۆشەویستان و ئازیزان لە هەر جێگایەکان سڵاوتان لێبێت من ئیبراهیم زیادم پێ خۆشحاڵم جارێکی دیکەش لە پرۆگرامی مایکی پێیان بە خزمەتیەوەی عزیز و خۆشەوی شادەبمەوە خۆشەویستانم ئەمڕۆ باسی قەرزکردن دەکەم. قەرزکردن لە نێو کۆمەڵگای کوردی تا چەند زۆرە و ئایا ئەو کەسانەی کە قەرز دەکەن لە کات و ساتی خۆیدا قەردەکە دەگەڕێنەوە؟ زۆر جاران کەسانێکان قەرز دەکەن و قەرزەکە لە کاتی خۆیدا ناگەڕێنەوە و بەڵکو سەر ئێشەش بۆ کەسی بەرامبەر دروست دەکەن. جا من ئەمڕۆ لە هاوڵاتیانی شاری ئەولێر دەپرسم قەرز بدەین بەچێ؟ چ کاتێک قەرز بدەین؟ ئایا هەموو کەسێک شایانی ئەوەیە پارەی بە قەرز پێ بدەین؟ کورد دەڵێ قەرز دوو ماڵان ئاوەدان دەکاتەوە. ئایا لەو کات و ساتەی ئێستاش قەرز دوو ماڵان ئاوەدان دەکاتەوە؟ ئەو کەسانەی کە قەردەکەن ئایا لەبەر خراپی بارودۆخی داراییانە ناتوانن قەردەکە بدەنەوە یان دیاردەیەکە و فێری بوونە؟ ئێوە لەگەڵمان نابن، من سەرنج و تێڕوانی بەشێ لە وڵاتیانتان بۆ دەگوازمەوە، بینەرمان بن. سڵاوی خۆی گەورە لێ. سلام خوارە توش بێ. ئەمڕۆ باسی قەرز دەکەم. بەگشتی خەڵک ئێستا کە پارەی بە قەر دەداتەیەکە چی؟ ئایا ئەو قەردە لە کاتی خۆی دەدرێتەوە؟ ناوەڵای 1970 ناداتەوە. لەبەرچی؟ وەڵی عالەمەکە نازام لۆی لاتە. یعنی دەبینی بە قەر بەدەست پارەی دەدەی ناداتەوە. تەلەفۆن لۆ دەکاتە دەبا زۆر مەمنونە و چی وەختیشی دادێ ناداتەوە دەبی 100 تەلەفۆنیۆکەی هەریش ناگری. جواب ناداتەوە. جواب ناداتەوە ناوەڵە. کە دەچێ ماریشی دەرەبرێ لە مارێنی. لە مارین ئێستا برادەرێکمان تقریبان نزیکەی 900,000 مۆلی مارانمەیە. قەردارە پێشمەرگەیە گوتی معاش وەرگرم دەینم. جێژنەی بەسە داهات گوتی نهاتیمەوە. ئەوڕۆ تەلەفۆنمان لۆ کرد گوتی وەڵە نهاتیمەوە. لەو خزمەتچیمان کرد گوتی وەڵە ئەوڕۆ چتۆ دەوامی. تەلەفۆنی لۆ کردی گوهاتیمە بەس پارەکەم نەینایتەوە. شتی وایە ئێوە معاشاتەوە. پارەی چەمانجێ؟ 2 ساڵە نەیدایە. 2 ساڵە. ئەرێ وەڵە. یەک نییە دوونیە دەنیە هەموو ئەوە ئاشک دەست بە کلاوە تێدەکاو. کارەبای لێ دەبڕی لەبە مارمدارەکەی نابی لی نابڕی پارەی نادە نازانیت بکەین. پێت وانە بەشێکیان لەبەر نەبوونیە بەڵام بەشێکی دیکەیان هەر پارەی شتی دیکەی هەیە بەڵام تەنها پارەی مۆلیدەکەی نییە. یعنی دەچی بۆ نمونە کە ماگانە 25,000 30,000 ئەو پارەی لە شتی دیکە سرف دەکا بەڵام ئامادە نییە قەردەکەی تو بداتەوە. کاکە نەبوونەکە باشترە فەقیرەکە باشترە. فەقیرەکە نەیبی لی وەرناگرم بەخوای. لی وەرناگرم. لی وەرناگرم مەگە فەقیربی پیاوی لی وەرناگرم. بەس ئاشک دروی نەکە. لۆ درێ هێواری وەرەوە سبەینێ وەرەوە یعنی مەرزی ئاخر مۆدیلاژۆ لۆ پارەی مۆلدەینە. ونیە ئەوەشتان هەیە؟ ئەوەشمانەیە سارەیە خانیەیە ئەدی لۆ پارەت نییە پارەی مۆلدەی بدەیت. بەس ئەگەر فەقیرەکە بی فەقیرەکە کوێ پێیا دەکا. ئەوە زۆر جوانە پێغەمبەری خوا سەڵ سەلەم دەفەرمێ هەتا ئەتو هاوکاری برایەکەت بکەی خوای گەورەش هاوکاری تو دەکات. هەر ئەگەر فەقیر بی هەر نەشدایز لە گۆڕێنیە. لۆ نمونە 25 دەش بدە احتیادیە دەیەکەشی نەبیلی وەرناگرم. بەس فەقیرەکەم مەردە و شێویدی نییە. پێدوانی ئەو کەسانێک کە قەرد نادەنەوە قەرداری خەرچینە ئەو شخصیاتە و کەسایەتیان لەناو کۆمەلگا نامینێت. دیارە یعنی کابرا دیارە ئاشک درۆزنە کەسی قش پێ ناک کەسی قەی پێ ناوەڵە سیقەی پێ ناک. جارێک دوو جارە ئێستاسمە بە دەرکەی پارەی نەدا هیچی لێکم ئەو لە ڕێیاکمە تەلەفۆن نوکری درێ عەسرێ عەسرێ درێ سبەینێ سبەینێ درێ هێوارێ ئەو دەستا و دەستی دەک شی ژانە سەردا. ئەرێ وەڵڵا کارەبای لێ دەبڕی دێ لە پێش دەرکەی دادەنیشێ وعد سبەینی لۆ دێنم دووز بەی لۆ ناشینی وعدەکەش خلافە. خلافە ئەرێ وەڵە جێی لێ نییە. ئێستا عەزەکەی عن تەلەفۆنی لۆ دەکەم درێ هێوارێ وەرە هێوارێ دەسم نییە. ئەرێ وەڵڵا ئەمڕۆ باسی قەرزکردن دەکەم بە شێوەیەکی گشتی. ئێستا قەرزکردن لە بینی خەڵکی چۆنە؟ بەخۆی قەرزکردن بەپێی کەلامی پەروەردیگار قورئانە تایەتی قەرزی تایە ئەڵێ دوو ماڵ ئاوەدانە کاتەوە و خراپ نییە ئەڵێ ئەو قەرزە ئەڵێ من جاء بالحسنة فله 10 أمثالها یعنی زۆری بۆ دوو قات سێ قاتی بۆ نەشرەکرێ لای خوای گەورە لای خوای پەروەردیگار بۆی نەشرەکرێ. بەڵام ئەوڕۆکە یعنی ئەمڕۆ تەماشاکەی قەرزار کابرا دێ لێتە پارێتەوە چاوەکەم بە قوربانت میان وا لێ ئەکانیە یعنی عارقاکە عارقا توش دەری کاکەەوە ملیۆنێکم دا پێێت و بمدەوە و ئەویش کە تو ئەچی داوای پارەکەکەیتەوە لە مستەقبل پێت پێویستە کە داوای ئەەکەیتەوە نییە
کاکە چییە خۆ قابلە یعنی وازانێت و بە زۆر لێسەنی بە تۆبزی لێسەنی تعدای لێکەی ئەمە چێ داوای قەردەکەی خۆ دەکەیتەوە ئەی باش ئەتوو بە داوای قەردە لێی کرد بۆ عیب نەبوو بۆ ئەوە نەبوو بۆ ئەو تووڕە نەبوو بۆ تو تووڕابی ئەگە قەردەکەی خۆی دەزە جەسی خۆی سیقەکە نەماوە خۆ قەردان ئەزانین چەند باشە سیقە نەماوە بڵێ سیقەکە نەماوە خەڵکەکە یعنی بەرەو بێدینی ئەچێ یعنی بەرەو ئەو نوعانە هەمووی نا ڕێزمەیە بۆ ئەوانەی وا سابتن ڕێزمەیە بۆ ئەوەی سابت نییە ڕێزم نییە تو هەتا پارەکەی بە قەرز پێ دەدەی پیاوی چاچی باشی ڕێکی بەڵام کە داوای دەکەیەوە ئیتر لێ تووڕە دەبی پێم وتی یعنی ئستاد یعنی وها بۆ دێنیە کە تۆ ئەو قەردەی بدەیت هەیە ئێ کاکە کە پیاوەتەکەی لەگەڵت کرد ئێدە پیاوەتەکەی بدەوە پێویستەتی ئێوە نییە دەبێت بۆی شەریعەکەی وەڵا دەبێت ئاهوا و دەبێت درۆشی بۆ بکەی هام بەس بۆی لێی سەریتەوە لێی وەرگریتەوە کاکەەوە خێزانم نەخۆشە کوڕم نەخۆشە مندارم نەخۆشە یعنی بەڕاستی نابێ ئینسان دەبێت ڕاست بێت ئێستا من خۆم کابرایەکەم بۆ شتانە سەرڕاستم نە قەرد لە کەسەکەم با قەردەکەم دەیدەمەوە زوو دەیدەمەوە ئێستا قەرداری کەسی ئەبەت بەس قەرداری خوایە کەس قەردارتە نا بەس قەرداری خوامە ئەگەر کەسێک بێتە لای تو داوای پارەت لێ بکە چۆن ئەو پارەی دەدێ یعنی دەبی ئەو کەسە ئەو پارەی لە بۆ چبی ئەو جات دەیدێ طبعاً ئێستا ئەو کەسە مەسەن کە دێت داوای پارە دەکەوە نیە بزانە عملیاتی پێویستە ئەوە عملیاتێکی مهم ئەوە بەپێی تحقیق ها بەپێی لێکۆڵینەوە ئەوەش نابێ هەر بە قسە بێ ئەبێت و لێکۆڵینەوەت هەبێ لەسەری چکە خوای گەورە ئەڵێ خۆتان مەهاونە تەهلوکەوە ئەوە پێڵەن تەهلوکە ئەدا تحقیق لە شت بکەن ئەو جا ئێوە ئیشەکە بکەن احكموا بالعدل احكموا بالعدل وخوای گەورە قسەی من نییە قسەی پەروەردیگارە باش هەیە بۆ ناو ماڵ گۆڕین ماڵەکەی خۆی دەگۆڕێ دیزانی ماڵ دەگۆڕێ نابێ من حەزم لە عەلە شیشە پارەم لێ نایکڕم دەماتەوە ڕۆ نەخۆم وەنیا یعنی من نەبوونش بم لاف گەورە لێ بدەم ئەوە کو دەبینە نابێ من کە پارەم نییە ناسم عەلە شیش بکڕم حەزم لێیە دەرێ بە پێی بەڕی خۆت پێڕاشە بەبێ وەکو ئەوەیە کا پارەکەی خۆی بێ ئەوە غەڵەتە ئەجا هەر کەسێک ئەگەر لۆ ناوماڵ گۆڕین بوو لە بۆ ئەو شتانە بوو ئەوە مەیدەیە لەبەر ئەوە جایز نییە ئەوە جایز نییە و ئەوە تۆمار نەکراوە لایەنە بەس لە بۆ ژن هێنان ئەوە زۆر پێویستە لە بۆ ناویچیە عملیات دکتۆر لە بۆ حەزش قبول نییە نابی لە بۆ حەز نابی ئەجا خوای گەورە ئەڵێ من لە هەموو شتێک خۆشە بم بەس لە حەق الناس خۆش نابم لە حەق الناس خۆش ناوە حەق الناسە کاکە تۆ ئەگە بیدەیتەوە نەیدەیتەوە ئەو بمرێ و تو بمری ئەو نەمرێ ئەو تو نەمری هەر حەق الناسە حتا ئەو کاتێ دەمرێ هەر حەق الناسە ئەگە بووە ئەو کاتێ مرچن حەق الناسەکە دەبتە ڕسمی لای خواوتەوە خوا علاقەی بۆ شتانە نییە سڵاوی خوای گەورە لێبێ عزیزم خۆ بەخێر بن خۆستنەوە ئەگەر پارەی بەقەر بدێ کەسەچی دەدێت چ کەسەچی بەخوای ئەوڕۆ لەو زرفەی کەسێک زەی متمانەی نییە تو پارێ بدێ ئەم بەخۆم یەک بۆبارەی خۆم پارەمداتە شخصی پێی گوتی مە لە بۆ 20 ڕۆژی 10 ڕۆژی بەخوای ساڵی بەسداوە بووە جاروها بۆ پێم گوتی لە سەحالی خۆشم لەسەر ینی کە پارەی خۆم بووە ینی کابرا قەرداریشە کردیمەوە ینی شەرم پێی بۆ جارش کە پێی بلم بینە پارەکەم بدەوە گوتمە تا بەزە خۆی کەی پارێ هەبوو بمداتەوە یعنی لەسەر حەق خۆت قەرداریش بی ئارێ وەڵا قەرداریش بیمەوە لە 1600 پارەمەوە لە قەردە باشە هۆکار چیە خەڵک لە کاتی خۆی قەرز ناداتەوە بەخوای هەتا ئەو دەمە ئیشی پێێتە دەتوانانی پارەکەت لێ وەردەگری بە قسەی خۆش پاشانەوەی نازانم ئەو کارەکە ڕێزمەیە زۆر ئینسانەکان ئەوڕۆ مەقسەدە لێم کلاوە دەکات لێ مەسەلو نمونە ئیش نییە بازار نییە ئێتۆ کە پارە لەم بە قەردۆگرتی خۆ ئەمە نەمدایە کە بازار تەبیانەتبی ئەمن ئینسانێت و پارەمدایە با بڵێن لە بۆ 10 ڕۆژ 15 ڕۆژی بەخوای ساڵی ئاواکردە لێ نەینێمەوە 10 ڕۆژ ساڵی ئاواکردێ بەخوای لێ نەینێمەوە هەستاش لە 1000 پارەکەم ێستش دەکەیتی پێدوانی ئەگە داوا لێ بکەی و لێ شتوڕە دەبی وا پێت ناڵم زۆر جاران گوتی خۆم پارەتم نەخواردیە و هەدە دەمەوە یەکەنجی دەمدەوە خەڵکەکەیە بەخۆی داهاتەکەی دیاری کراوە کەچی قەردێکی زۆر دەکا کە لە توانای دانیە یعنی سوور دەزانی و قەردەی پێ نادرێتەوە باشە ئینسان نابی قەردەچی بکە کە بتوانێت بیداتەوە زۆر دەکەوتە سەرە و ئینسانێک کە قەردەکە زۆر ئینسانەیانی
باولێنە حەزی لێوا بکە پارەشی قەردەکە فێر بووە فێر بوو ینی فێر بوو ڕاستی پارە لە بەرچێتی ناداتەوە دەڵێ نیمە ئەوتە لە یو قەردەکە لە فیلان و فیسکە و هیدیەوە بۆ پێی ئەو ئینسانانە کە فێرەوە بەزمە بووە من خەڵک ئینسانەیە مەسە شەرمی بخۆی ئەو ویشەی بکە خەڵک دەناسم بۆ گەشت بۆ سەفرا پارەی قەر دەکاتن کەسی لە کاتی خۆی نایداتەوە بەڵکو ئەو خەڵکەی ئەو کەسێک کە پارەی دایتێ بەقەت مدەی زۆر ڕای دەگری ئێکاکە تۆ بۆ شتێکی زەروری قەردت نەکردیا بۆ گەشت بووە بۆ خۆشی خۆت بۆ قەردت کردیا ئاین دەکری ئینسان بۆ خۆشیەک بۆ چێژەک قەر بکاتن نا شتیوان نابی ئەمن ئەگەر حەزم لێ مەسە سەفەرکەم لە ئیمکانێتمدا نەبی سەفەر ینی سەفەر ناکەم بەڕاستی لێ سەفەرکەم قەرد لێ کەشکە وەرگرم دەتوان من ناو شارەکەی خۆم بسۆڕێمەوە هەرەوەن پور دەرێ بەقەت بەڕی خۆت پێ ڕابچێشە بالفعل هەروەشە بڵێ خەڵکەکی شێ دەبینین بۆ ئەوەی دیزین ناوماڵ بگۆڕێ بۆ ئەوەی ئۆتۆمبیلەکەی لە مۆدیلێکی بەرزتر ساو لێکەریە بەڕاستی یعنی ئەگەم مرتاح بم بە ناو ماڵەکەی خۆم ئەم چشم لە دەرێ هەیە بەخۆم ئەوەندە لە بەرچی خۆم داهوی دەتوانم مەخسە مەسەفری ناو ماڵ منداڵی خۆم بکەم عیلاقم لەو لەوی چێ کە ناو ماڵی خۆی دەگۆڕی یان ناگۆڕی کە ناو ماڵەکەی من ئایبی نەبی بۆچی بیگۆڕم ئەوەش لە غوروریانە ئەنی ئینسان دیکە ئەو چاولێکەریە خەڵکی شەرمەزار دەکات بڵێ بە تاکید هەروەشە ئینسان مرۆڤ قەر بداتە چێ و نەیدا بە چێ چ کاتێک بیدا چ کاتێک نەیدا ڕاستە ئەو قسانە تەواو بڵان گوێ لە مامی خۆ بگرە خۆی با پێڵم قەردار قەرز دوو ماڵ ئاودانەکەدە ئەگەر یەکێک بیرەوەری هەبێ و ڕاستکە من دێم قەرز لە تۆکەم پێویستمە بۆیە قەرز لێکم یا معیدەکە بۆ دانێم یان معیدەکەشتەوە بدێمە بۆ لاڵم کاکۆڵای داوا لێ بوونەکەم جارێ نیمە نەک هەموو دەقەیەک تۆ تەلەفۆنە بۆ بکەی منیش بڵێم وەڵا بڕۆ چێکەی بگە ئەوە نابێ ئەو هەن نەبوو قەبلی قوبوڵ نییە بڵان تۆ کە ئەڵێ قەرز دوو ماڵ ئاوادانەکە تۆ ڕاستە من بۆ نمونە تۆ من ئەو کە قەرچێ قەرزەکە پێویستێتی بۆ ماڵ و مناڵیان بۆ ژیانی خۆی پیاوانەش بۆی بەرەوە من باوکو بە ڕەحمەت بۆست بۆزەری بەوتی کە ئەچی خەریکە دەستی ماچەکەی قەردی لێەکەی بەس ئەگەر بۆ بردەوە ئەو سا دەستی ماچکە ئەو دەقی دەست ماچکردەوە کە بۆ بردەوەە بڵێ ماڵەوە بە و دەستی ماچکە لە کاتی بردنەوەیە دیێگەی لە برات جا ئەمڕۆ خەڵکێ ماحترامن بەس ئەگەڕێ بۆ قۆڵ بڕین قۆڵ بڕین ژەمڕۆ خۆی گەورە لە هەموو لایەکۆ پێی ناخۆشە لە هەموو ڕۆیەکەوە یعنی خەڵکەیە قەر دەکات مەبەستی وەیە کە پارەکە نەداتەوە بۆ ناداتەوە سەبەبەکەی چییە بۆ قەردەکە بەس ئەو زەلامەی کە ئەیاتە ئەبێ بزانێ ئەو سەلامە بناسێ با چەنە چۆنە چۆن نییە ناکرێت کەسێک سەلامەی لێ کردی داوای قەردی لێ کردی بیدەیە ئەبێ نابێ ئەوەش نابێ جا بەعزێ کەس وەک پێ دەڵێم ئەڵێم بیرەوەری ئەو خۆی گەورەیانێ خۆی گەورە هەموو شتێکی ئەو قەردانە کە تۆ ئەداتێ من پێ دەڵێم تۆ دڵخۆشەکە تۆ کابرا دڵ ناخۆشەکەی یعنی خۆش پێی خۆش دێ خۆ ڕەواژ نییەوە وای بە قوربان کەس پارەی لە تو قەر کردیا سەجار چۆن دایتێ ینی زانیت ئەو کەسە چۆنە پارەکە من سەیریکە جارێک تووشی قەرد و قەردار مێزار قەردم زۆرە سا 50 ڕقم لای زەلامێکە لە سێبیرانە من لە مەعرەز میشمەکرد ساحە مەعرەزەکە و تیبی دێ منەی ناسۆ ئەمانە و سیارەمدایە سوێن بەخوا تا ئێستا لەسەر زگڕەمەشێ بڵام من دوو جار چوون بۆم کرد بە قیس قیسەکەشی نەدا دوو جار دوسێ پیاوەکوی ئەوم بەر دانیشی لە ماڵیان و پێشەش پیاوم برد وتی بۆ دەکەم بە قیزمانی دووەرە قدەمێ هەتا ئێستا دووەرەکەی هەر نەداوە نادا نادا تەلەفۆنیشی داخست باش نەبوونە وەڵی مەعاشی هەیە و خانی خۆشی هەیە بڵان ئێتر من جارێک چوومە بۆ ماڵیان تێڵا بڕۆ نیمە چێکەی بکە ئەچی لێ بکە چی دەکەی بیکە ها ئەوە بەڕەوای تۆ چی بکە بچم لی دەم دەبێ نابێ شکاتی لێکم هەر نابێ ناوەڵایە ئاڵی خوابە کەی دای ئەیدا و ناشیدە بە تەوای دانی نیەوە ئەوە چەند دەبی و قەردەی لەکەنا وڵا 10 ساڵ زیادە 10 ساڵ ناڵم لە مەعرەز بووم ئەرە بە قورئان تۆ تەمەنێکت هەیە جاران کە خەرک پارەی قەر دەکرد کو دەیگەڕاندەوە لەو کەسەکەی برای خۆم من وەک پێ دەڵێم جاران وەکی ئێستا نەبوو عەفوو جاران من کە هاتم مەقسەد بۆ نمونە باوکم سەجاد پێوتمێ و وەک پێوتی ئەو قەرزت لە هەست کەس کرد
لە معیدی خۆی ئەگەر نەت بوو بچۆ بۆ لای بڕۆ بۆ لای بڵێ کاکە لەو دەقەیە جارە بەدەستمەونە داوا لێ بڕنەکەم هەر هاتە دەستم بۆ دێنمەوە ئێستا وا نییە هەڵە بڕۆ چەکەی بیکە یان خۆی دەشاردەوە وا خۆی دەشایان تەلەفۆن داخا جااو دەمی تەلەفۆنیش نەبوو کابرا خۆی هاتە ماڵەوە ئەوی کاکە وەڵڵە هەی نیتم داوا لێ بڕنەکەم قەی چێکە لەسەر مۆستە فترێککە شەڵا بۆت پێیاکەم نەبرم بۆت پێیاکەم ئێستا وا نییە هەڵە بڕۆ شکاتکە پێش دوانیە بەشێک لەو خەڵکی کە پارەی خەردەکە لە بۆ بابەتی ضروریات نییە پێویست نییە هەندێک بابەتی پارەی لە بۆ خەردەکرێ هیوای نییە مرۆڤ خەرد بکاتن با پێ بڵێم من لە شوێنە دانیشتم کوڕێکات لای باتە وتی مام حەسەن 100,000 پێ بدێ داوای لێ بنەکەم وەڵای من 10,000 پێ هەتا واشم وت پێم بوو تمای 10,000 پێ داوای لێ بڕنەکەم دیجا دەکەم بۆ نادەیت ئەی خۆم چ بکەم ماڵ ئاوادار لە 100,000 هاتە 110,000 مەڵای داوای لێ بڕنەکەم دەکە خۆم خەرجێکم بۆ خۆم بە خەرجی خۆم نەمدایە ناوەڵا نەمدایە ناوەڵا مەبەستمە خەڵک هەیە بۆ ئەوەی دیزایانی ناوماڵ بگۆڕێ بۆ ئەوەی تومبێلەکەی بگۆڕێ مۆدیلی بەرزتر بکاتن بۆ ئەوەی گەشت بکە دەچی پارەی خەردەکە ئیکاکە شتانە پێویست نینە بە قورعان پێویست نییەوە بڵێ بۆ پێویست نییە تۆ لەخوا بەزیابێ ئەمڕۆ کە هەت بوو بیشی گۆڕی خۆشە بەس لەگەڵ نەبوونە هیچ ناکرێ ناشتە قەردی بۆ بکەم بەخوا ئەڵێ باوکم هەموو جای بەڕەحمە بێ خواردن ڕێیانەوەیەوێ ئەزای ڕێنەوەیانجێ ئەی تۆ کە قەرزەکەی ئەبێ بیدەیەوە کابرا خۆ کابرا پیاوەتی لەگەڵاکردی ناپیاوی لەگەڵا نەکردی وایە نە کابرا پیاوەتی لەگەڵا تۆش وەکو پێویست پیاوەتەکەی بدەوە نەبچی سەری بێشێنی بڕۆ بڵێ کاکە چ نەکرۆ بکە ئەوە نابێ لای بەعجەکە سەر وایە سڵاوی خی گەورە لێ سڵای خوای لە توش بیت ئەمڕۆ باسی قەرز دەکەم بابزانم قەرز بەچێ دەدەی وڵای ئێستا قەرز نمایە نەمایە نەما ئێستا کابرا داوای قەرز بکات دەرێ ئەو موبایلەکە دەمێ بە 12 وەرەقەی باش وەرەقەی دەکرێت بە 13 دات ئەگا ئەو قەرز ئێستا ئەو قەرزە هەیە ئەوە هەیە ئەوە ئێستا نما ئێستا کابرێ میلیۆنەکەم دێ کابراگە کو بداتێ ئەگە بە تەقوا کابراایکی بەدین بیتم بدات بدناسی چکە ئێستا سیقە نمایە بەڕاستی نمایە نمایە کابرا ئێستا پارە لێ دەخورێ شتی لێ دەخورێ باندێ ناوێری زۆری هەیە ناوێری زۆریش هەیە لە تەماعە کوی عنێکە ئەزدا شتەچ بی دەیبیان سیارەی بەقەر بینی کابرا پارەی باەتە سەرێ ئەوجە دەدات ئێستا وای لاتیان یان گۆڕیتیان گۆڕیتیان کوی عنی کابرا و کادەچی داوای 30 وەرەقە 40 وەرەقەی دەکەیان 50 وەرەقەی کابرا بە قەردی ناداتێ بەس دەیداتێ بای 50 کارتی دەداتێ کارت بە کار دەیداتێ دەرێ بە 70 وەرەقەی ئێستا فێرەوە بوون یعنی تەرۆزەکەی تو کە ئێستا دەیفرۆشی چلێ بە 750 ڕۆژانە بە قەرج دەدەی کا بەقەر نابیەوە چێ بەقەر دەباوە ولۆتی کابرا بە 2 کیلو با 1000 ناردە بە 1500 بەستمەوەی خەڵکەوی لەوانەیە داوا بکاتێن برێکاکە بەقەر دەبم وڵای کەمە زۆر کەمە نییە کەس ناوێ ئەو شتانە نییە وە شتی گەورە هەیە ئادی کابرا پێویستی بە پارێ یان بەوەیە کورد دەرێ قەردوومارە ئاوادان دەکاتەوە ئایا دوی ئاوادان دەکاتەوە بەرێ قەرد شتەی چاکەکە کابرا بدەخەوە تا پارەش دەداتن کابرا خێری دەگاتێ هەتا پارەی دەدەیە کابرای کای ئینسان لێ دووەردەگرێتن ئەتۆ پارەدای هە خێر لۆ دەنووسی ئاسانە لۆ دەنووسی هەتا ئاخیری ئاخیرەکەی بۆچی بەشێک کاتێککە پارەکەی دەدەێ داوای پارەی دەکات دەیدێ بەڵام کاتێک کە داوای لێ دەکەوە لە کاتی خۆی نەداتەوە وڵای ئێستا وهای لێاتی نازان بە قورعان ئێستا عالەم گۆڕایە گۆڕاوسی جاران نما ناوەڵە پێشتر فەرقەگە ئێستا فەرقە چکەیە بە پێی تەقوای ئێستا و تەقوای جاران نمایە کابرا لۆ چاکە و خێری ئێستا ئەم لە دوو قازانزی دەگەڕێتن بەڕاستی هەر شتێک داتی دەبی قازانز لێ بکاتن کو ناداتی بەس پێشتروە نەبوو پێشترم کای کابرام چەند جار کابرا میلیۆنێکی بە قەرمیان دوم دەدایە کە چیان کەچی دا من ئێستا کابرا ناوێری لی دەخوا ئەو ئیشەش نماوێتی جاران برێ وڵای کابرا وەنیە ئێستا کۆمپانیاش ناداتێ بەقەر ئەدەبی کەفیلەکی بێ کەفیلەکەش ئێستا ئەویش دەترسی یان بداتی دەبی سێقاتی باێتە سەرێ ئەوەندەی پارەکە لێ وەردەگری ئەوەلی ینی برێ سەلازەش دەبی بە 10 وەرەقەی بە 15 وەرەقەی ئەو دەری 5 وەرەقەم دەوێ ینی ئەوەلی کە 5 وەرەقەکە لێ وەگرت ئیسێ بکە و کردکە وەرەقەک دەمینێتن ئەگە وەرەقەی خوارەگە نا 5ەکە و قازانزیتی ئەوە بەخۆی ئەوە کورد دەرێ قەردووماران ئاوادان دەکاتەوە وڵا ڕاستە ڕاستە باشە پێ دوایە ئەو کەسانی کە پاریان بەقەر دەدێ لە کاتی خۆی قەردەکە دەدەنەوە وڵی هەندەشی دەدا هەندەشی نادا هەندێکی نادا هەر نەچی نادان بۆچی هەندێکی ئەوە پارەی لە کاتی خۆی ناگەڕێنەوە دیارە نیتی ئەگە هەوی دەیداتێ بەس نیتی دیارە هەش هەیتی هەش هایتیەوە بەخۆی
تەواو دیارە نادە و خلاص براوە ئەتوو قەردی بدەیە چ کەسەشی یا کەسە دەبی کوبی قەردەکەی لە بۆ چ بێتە پارەکەی دەبی بیناسی ئەو دەبی دێ ئەگەر نەیناسی کو دەیدێ ئەی بیناسی و بزانی شیلۆچیە ئەدی لە بزانین لۆچیا لەوە چ لازمیتی لازمی نییە ئەو دەبی دێ ئەگەنا باش خەرکردن دەبی لەوەیە تو ناماری خۆت بگۆڕی سیارەت بگۆڕی ناوە لە ناوی ئەم بچم خەرکەم مالی خۆم بگۆڕم کو دەبی لە چێ بدەم دوایە ئەدی قەردیش دەبی حسابی دانەوەی ئەدی هەموو حسابی خۆ هەر شتێک حسابی خۆی هەیە ئەو کەسانەی کە قەر دەکەن زۆربیان قەردەکەی لە کاتی خۆی دەگەڕێنەوە والله زحمت كم تجربة هيا تەجروبەت هەیە تجربة هيا زور ديدي إهمالي دكاتن دوو ئیهمالی دەکات والله دري نيتم يعني فعلا نیتیان والله شونا لقر خاصة أوي فرمان بربي لقر راد بكيتي راد بكي زاري وهيا دوباره قرداري دكاتوا من إمنا داتوا إمنا داتوا يتكنا داتوا يتكنا داتوا إيشكا زعمت دبي خەڵک هەیە قەر دەکات لە بۆ شتانێک کە پێویست نییە زەڕور نییە هذا هو شيء زو خرابة هذه خرابة أقل لو بيبستي مالو بي لو مالو وش نياها مشتك بو خواردن بي بيبستي هم بو نخوشيك بي هو إنسان يقدر شيء آزاد كاتن بس كابلا قدرتي لو قورت تاخميك دا قوري يا كبسك دا قوري يا اشتيك دا قوري هو زور ششت کورد نارێ بەقەت بەڕی خۆت پێ ڕاشە بري ويا جاران دەگوترا قەردووماران ئاوادان دەکاتەوە بەێ ئەدی ئێستا ئێستا بەئیسابی قەردی بیوی کۆری دەکاتەوە ئای کۆری دەکاتەوە یاخۆوان نەبێ بەڵام دەبینم ینی بۆ منە خەڵکێک وەکو خۆت باز دەکەی بۆ شتانێک قەردەکاتن وە دەکا ئەتو سبێنی ئەگە کەسێک شایستەش بی قەردی نەدێ بەێ وایە تەجروبەم هەیە نایدەمێ نایدەمێ ئەگە کەسێک بێتە لای تو داوای پارەت لێ بکە دەبی ئەو پارەی لۆچبی ئەوە بە قەردەی دەبی تەجروبەم هەیە تەجروبەم کردیا ئەو جارێک کە دێتەوە کنم ئەو شخص ناتەوە کنە ئەو شخص زۆر بە زەحمەت دێتەوە شخصی کردێتەوە لێ دەکۆڵمەوە بزانم لۆچیتی کە پێویستێکی پێەیە هەنجین دەتوانای خۆم دەیدەمێ ئەوجا خەڵکەکەیە کە پارەت دایتی بە قەرد کاتەکە داوای دەکەوت درێ خۆ پارەی توم نەخواردی نادێ ئەوە هیچەوە ئەوە شتانە زۆرە ئەوە زۆر ناکردێ بکە بەێ زاری وایە ئەگەر مستەکۆنێک چ لێ دەداتن سلام علیکم عليك السلام ورحمة الله تۆرەکە ئەمڕۆم باسی قەرزکردنە ئایا ئێمە قەرز بەکوێ بدەین وە لە چ کاتێک بیدەین خوي قرز كردواري دل دو مال آوادان دكاتوا طبعا قرض بور ردادات لانزامي اوي كوا تاق لنا كوملغادا پێداویستیە پێداویستە سەرچەکان ئەگەر نتوانین دابین بکە وەکو ئاو و شوێنی نیشتەجێبوون و خواردن و خواردنەوە و ئەو شتانەی کەەوە بە مافی سەرەتایی دانەری نەیتوانین دابینی بکە ڕوو لە قەرز دەکات ئەوە حالەتێک حالەتی دووەمانەوەیە کابرا دەبینی دەوڵەمەندە خاوەن شەریکەیە شت بەقەر دێنێ لەبەرەوەی بۆس ڕەسیدی هەیە کەواتە لە هەردوو چینەکە لە چینی هەژار و لە چینی دەوڵەمەند قەرز وجودی هەیە و ئەو قەرزەش بە شێوەیەک لە شێوەکان دەچێتە قالبی ئەوەی کەوە هەردوو لا قازانج بکەن خاستن ئەوەی لە کۆمپانیەکانن خازن شەریکاتی زەخمەکانی عالەمیش قەرز دەدرێ کوردەیە قەردوومارە ئاوادان دەکاتەوە وایە ئەوە لە کاتێکە کە ئەو کەسێک کە پارەی قەردەکان نیەتی دانەوەی قەردەکەی هەبیتن بەڵام پێدوانیە بەشێک لە خەڵکی کاتێک کە پارەی قەردەکە مەبەستی وێ هەر لە سەرتاوە نەیداتەوە طبعا ئەو نوع کەسانەمان هەیە لە کۆمەلگادا ئەوە بەڕاستی ئەوانە دەیانوێ قەرز بکەن و نەیدنەوە ئەوە دەچێتە قالبی تاوان بەڕای من چکەم ئێستاکە مادەمانەیە لە قانون مادەی عقوبات 456 ساختەچیاتی و قۆڵبڕینەوە شتانەیە خاستم پارێ لە خەڵک وەردەگیرێ دەڕوا نایدەنەوە هەیە بە تاکەکان مەسەن خزم و کەسی خۆیت یان برادەرەکانیتی پارەیان لێ وەردەگرێت نایەنداتەوە یعنی کابرا چەند جار دێن وای لێ سکاڵای لەسەر تۆمارکەن بەڵام تەماش دەکەی لە حالەتێک کابرا دەبینی خەردی داوەتە یەکێک دەوێت سکاڵە تۆمارکە دامو دەستگاکانمان ئەوەندە دەین و دەیبەن واز دەینی لە سکاڵاکەشی لەوانێ بلێن مانگە چتروەرە دوو مانگتروەرەوە
ئیدێ و کابراەوەی واز ئەوی بێئومێت دەبی لە قەرزەکەی زۆر جا کارەسا دڵدەدا لەسەر چی لەسەر ئەوەی لایەنی یەکەم کە قەردەکەی داوە لاینی دووەم کە قەردەکەی وەرگرتووە دەبێتە ناخۆشییان زۆر جار چەک بەکاردێ شت بەکاردێ ئەوە دەبێتەوەی چی دەبێتەوەی کوژران و تێکدانی کۆمەڵگا بەڕاستی ئەو دیاردێش دیاردەچی ناشرینە بەڕاستی ینی زۆر جار کارەسات ڕوودەدا بێگومان کارەسات ڕوویداوە و ڕوژ دەدا کە ئەمەش دەبێتەوەی ئەوەی کەوا کۆمەلگاکەمان بەڕێ و لێکترازان بڕوە لێکترازانی سیقە نامێنێت کە سیقەش نەما و کاتە کۆمەلگا تۆ ناتوانیت لێ بە هیچ شێوەیەک ئەگە پارەت پێ نەبی ناتوانانی هیچ پێداویستەکانی خۆت جێبەجێ ئێستا کەس قەردارتە من قەردارم نەخێر قەردارە نیوە کەس قەرداری تووە کەم زۆر بەو شێوێ نیە بە هێشانی باسکردنوێ ئەگەر کەسێک بێتە لای تو داوای پارەت لێ بکە بۆ چ شتێک دەیدێ طبعا ئەگەر یەکێک بێتە لای من دەبیان خزم بێیان برادر بێ طبعا بێگانە نایە ئەوەیە من دەناسێ دێ بۆ لای من ئەمن بە پێ ئیمکانیاتی خۆم هاوکاری دەکەم بەڵام دەیدەمەوە کەسانەی کەوا مەسەلەن لە بۆ هاوسەرگیریانە یاخود لە بۆ دروستکردنی خانوبەرەیە یاخود لە بۆ ئەوەیە کە سارێت تەکسی بکرێ ئیش پێوە بکات یان لە بۆ کەسانەیەکەوە مەشاریعی بچووکیان هەیە من ئەو گەرپارەم هەبێ پێیان دەبەخشم لەبەرەوەی سوود بەو کەسە دەگەێنێت دەگەر تۆ بەشدار بیلەوە ئەوە خێرێکە لە لای خودداوە وە لە لای دنیاشە ئەو کاسە تووشی تاوان نابێت تووشی ئەوە نابێت دەست دە خەڵک پانکاتەوە کەسابەتی خۆی دەکات و عیلەیەک سەرفراز دەبن بەبوونی ئەوەی تۆ قەردێکت داوە سلام علیکم السلام ومستجان بخير بس حاڵتان باشن الله بتماي خوي سپاس دەکەم یاخۆ باش بن ئەمڕۆ باسی قەر دەکەین قەر لە ناو کۆمەلگایمە ئێستا زۆرە کما خەڵکەم لە یەکتری پارە قەرز دەکەیان زۆرە وڵای زۆرە بەس ئەم کەسەکە گۆ ناکەم پارەی بەقەر نادە ڕاستی دەتسێ کابرا پارەکەی نەداتەوە لە باندێ لۆ دەترسی یەکڕکە هەیە پارەکەی دەدەی و دەرێ مانگە بە دوو مانگ سێ مانج ناداتەوە بە سارە چ ناداتەوە ناداتەوە ناوەڵە کاکە برە ئیشی نییە کابرا معاشی نییە و ئیشی نییە کابرا بەس پارەکەی بداتەوە ئەدیکە تو پارەی قەر دەکەی نەبێ حسابی دانەوەش بکەین بەرەوەڵی حسابدانە ئێستا بخۆم بەقەر دەینم زارێ ماوەی هەفتەش دێنی ما دو هەفتە پارەکەی بەڕک پێش دەدەمەوە کابرا سەنی بێ دەمداتێ بۆ بابەتی بابەتی ئەشیای ئەزار و هەبای 500,000 دێنم پارەکەی بەڕک پێش دەدەمەوە کابرا بێ ئەوەی پێم برێ پارەکەی دەدەمەوە زارشکە بەسمەکردنی سەنی بێ دەمداتێ ئەو جارە بای 500 هینایە ئەو جارە بای میلیۆنەش بینی نارێنە ناوەڵ سەنی برێ دەمداتێ بەزەگە نەیدەمەوە زارێک نەیدەمەوە زارشکە بای 10,000ش نامداتێ ئاخۆشتی یان سەری بێشی ئەرێ وڵە سەری بێشن پارەکەی نەدەمەوە کابرا نادا ویان نا ئاخۆشتی کاکە چەند ساڵام کارە دەکەین وڵی من لە پاسە نام دێ پازدەیە 15 ساڵە بەێ ئێستا ئەوانەی کە دەیفرۆشی کەس داوای قەردن لێ دەکەن ناوەم بەقەر نادەم ڕاستی داوا دەکەن ئەوڵی داوا دەکەم بەزم بەقەر نادەم ئەگە ئەو هەبی دەمێ بەگەردە ئازای دەی دەمێ بەس بەقەر نادەم کابرانم بۆچی لەبەر کابرا پارەکەم ناداتەوە ئێستاوە بە هەزار نارەبی دەمێ وەزارەکەم ناداتەوە ئارێوەڵە بخۆم دەدەمەوە بە قەدش دەینم بەس هەچی دەمێ نامداتەوە لە ئیمەش بخۆم بەقەر دەینم زملەسەکان بەخۆی مەمە دەرێت بخۆت بەقەرتی نا بەقەت مەفرۆشە بەقەت فرۆش پارەکە ناداتەوە گە بم داتەوە یەکەی جێسی قەیبی ئەتیمالی هەیەبی دەمێ بەس جێسی قەینەبی بە کەلێک نایەوەیان نا مرۆڤ بۆ چ شتێک قەرز بکە باشە والله لۆخانی لۆ ژنینانێ لۆ شتی و هالا قەرجشکەی ئەتیادە بەس دەبێت لێ کەچی جێسی قەیبی بەڕک پێشی بیدەوە ئەگەر نەیدەوە شەرمەزاری دنیا و قیامەت دەبی شەرمەزار دەبی ئەرێ وڵە شەرمەزار دەبی کاک ئەلەکن عەبدەکەی هیچ کاکە خوای گەورە نەبدەوە دوای مردیشی خوای گەورە وەلێ دەکا حەقم ناز ناڕوە ناڕوە قەت ئەرێ وڵاوچی مردیشێک قەردەکەی نەدەوە لەوانێ نەسێ باشتێ لێتە زەهەندەمێ ناسێ باشتێ وایان نەکات دۆستی هەتا حەقی ناسەکە پارەکەی ئەگەر کوڕەکەتەبی یان برایکردی پارەکەت بداتەوە بەس وڵای ئێستا کەس باوەڕ ناکەم ئامادەبی پارەی یەکەچکە بلێ باتی کەچکە بدا لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کەسێک کە دەمرێت پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەفەرمی ئەو قەردار بووە دەڵێن بەری قەردار بووە پێغەمبەری صلی الله علیه و سلم دەفەرمی نێژی لەسەر ناکەم هەتا کەسێک دەڵێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نێژی لەسەر بکە ئەم قەردەکەی دەدەمەوە بۆ ڕۆژی دواتر پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دەپرسێتەوە دەڵێ قەردەکەت داوە ئەوش دەرهێشتا نەمدایتێ ڕۆژی دواتر پێغەمبەر صلی الله علیه و سلم دەسێتەوە لایەو کەسە دەڵێ بەرێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەردوونی قەردەکەم داوە ئەو بیدەوە باشە ئەگەر نەیدەوە کابرا گوتی ناستە باشتێ دەسەر زەهەندەمێ ناستە باشتێ کەواتە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم نێژی لەسەر کەسێک نەکردیە کە قەردار ئەرێ قسەکە زۆر جوانە بەرەک پێچ پارەی هەر کەسە چی بیدەوە برای خۆت بی خزم بی ئەوە بێگانەوی فەرقی نییە کابرا گوتی هەر کەسێکی چەند لێ قەرکرد 10,000 و پارەکەی بدەوە کاکەچیەوەیان نا وابی توش مشکلش نبی کاکە ئارێ وڵە و نەبی کاکە زاروێ دنیای توش مشکلی دەبی کابرا 2,000 پێی گوتی بە کەلگی نایە ئێستا بام مەسەلەکە لێ بینمەوە
بابم هزار ئەمەتی لێ مردیە هەزار ڕەحمەت 500 برادە گوتی خێزانم منداری دەبی 500 زاری دایە کابرا زیران مام بەرامبەر ماری و 500ەکەی نەداوە بام زەندی بوو مردیش پارەکەی نەداوە ئەو چاپێن ساریش پێچوو هەتا ئێستا نەیدایتەوە بامش لۆ قەر کرد لێ قەر کرد پارەکەی بداتی کابرا پارەکەی نەداوە ێزەوە زەلامی ئەو هاپەیدا بۆ لێ کابرا ناوێت پارەی بەقەر بدا بە قورآن بەرامبەری بوو هەموو ڕۆژ پێی دەگو کاکە بە ناخۆشی نەیکرد ڕاستی گوتی بە ناخۆشی لە 500 زاری با نێکەمە ناخۆشی بۆ ناخۆشی بە قڕقتۆکەی دەگرت شێ بدەی ناسی بەس کابرا گوتی لێ گەرە کاک گەردەنیشی ئازان ناکەم هەتا دەمری کابرا هەشی بوو معاشی ملیۆنێک 2 ملیۆن و پێشمەرگە بوو بەس ئەوەندەی پارێ سەد کەسکێ ها خوادیە کابرا گوتی خۆ پارێ ئەوی بخۆی کابرا گوتی لەبەر زەلامەکی ها خراپ هەمی خراپ دەکەین هەموو عالەمە خراپ نییە ها بەس بە واستەی وەی بەخۆی هەمی خراپ دەکەین نادەین کەسکەی لێ نابینی بەڵایزان و خۆشەویستان ئەوەی بینیتان و بیستان سەرنج و تێڕوانی بەشی لاوڵاتیانی شاری ئەولێر بوو لەسەر قەرکردن بێگومان قەرکردن شخصیاتی مرۆڤت بۆ بەدیار دەیەخێ کۆمەڵێک کەس هەن خەڵکانێک هەن ئەوەندە قسەیان خۆشە ئەوەندە قسەیان شیرنا هەتا دێن پارەکەت لێ قەر دەکەن هەزار خۆت بە قوربان دەکەن بەڵام کاتێک کە داوای پارەکەی لێ دەکەی ئیتر ڕووی گریش دەکا زۆر جاری وایە خۆشت لێ تووڕە دەکاتن دەرەخۆ پارەکەم نەخواردی جا زۆر گرینگە بزانی لە ژیان پارەی بەقەر دەدەیە چێ لە بۆ چش دەیدێ چ کاتێک دەیدێ باش شایەت هەبی لێی بپرسە پارەکەت لە بۆ چییە زۆر جارێک کابرا دێوە پارە لێ قەر دەکا بەڵام ئەگەر لێی بپرسی بێزەحمەت پارەکەت لە بۆ چییە پێی ناخۆشە یعنی سەرڕای ئەوەی کە داوای قەرزیش دەکا پێی ناخۆشە جا گرینگە مرۆڤ بۆ شتی زەڕوریات بۆ شتی گرینگ قەر بکاتن چونکە قەرکردن شتێک نییە شانازی پێوە بکەیت ئینسان بە قەرزکردن زۆر جارێت توش شەرمەزاری دەبیت تووشی ناڕەحەتی دەبیتن خۆت مەخە ناڕەحەتیەوە خۆت مەخە ناو کێشە و گرفتەوە کور دەرێ بەقەت بەڕی خۆت پێ ڕابکێشە پارەی قەرکە لە بۆ شتێکی کە پێویست بی زەڕور بی شتێک کە دەزانی پێویست نییە قەردی لە بۆ مەکە کە ئەتو سیارەکەت عیبینە دەیگۆڕی بە مۆدی لەشکە لۆ پارەی لۆ قەر دەکەیت ناو ماڵت عیبینە بۆ پارە قەر دەکەی و ناو ماڵ دەگۆڕی ئەگەر پارەت نییە لۆ گەشت دەکەی لۆ کەیف و سەیفان دەکەی جا گرینگە ئینسان لە ژیانیدا پارە بۆ شتی گرنگ قەر بکاتن تا پرۆگرامێکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرمە شاد و کامەران بن خواتان